مامۆستا سۆران چەند شتێکم لێ بەسەر هاو لەم فترەی پێشووە تقریبا نزیکەی 3-4 هەفتەیەکە بێ حەزم کرد بۆ جەنابتی باس کەم و ئیتر تۆ پێش ئێستا بە و برادەرە و وتە من ناتوانم خەو بۆ لێک بەمەوانێ بەس بەڵام حەزم کرد هەر پێ و بڵێم هەر حەزمە کرد لە دڵمانەمێنێت و پێ و بڵێم من کەسێکی مەشروب خۆر بووم باشە تر لەم فترەی پێشوە لە تقریبا ئەم 4 هەفتە لەمەوە پێشە شەویشان مەشروبم خواردبووانێ هاتمەوە ماڵەوە ئیتر چووم خۆم شت شایەتمانم هێنا من هەر شایەتمانمە هێنا ئیمانێکی زۆر زۆرم بەخوای گەورە و بە پێغەمبەرەکەی هەیە صلی الله علیه وسلم شایەتمان خەوتم لە خەوما لە شوێنێکا نوێژمە کرد ئیتر وامەزانی مەکەیە وامەزانی یا مزگەوتی گەورەی لە شوێنێکا بووم زۆر گەورە بوو سورەتی فاتیحامە خوێن وا تعبیرمە کرد کە لە سورەتەکە تێگەم ئیتر لە کەلیمە بە کەلیمەی تێئەگەم ئەگریام زۆر ئەگریام ئیتر کاتێک کە خەبەرم بۆوانەیە واللهی مامۆستا سەرسەری نەکەم هەموو دەم و چاوم تەڕ بوو هەموو یعنی ئەوە نەگریا بووم ئیتر نەمەزانی چی بکەم ئەو شەوە هیچ بۆ شەوی داهاتووتر هەر عینەن شت خەوتە بووم ئاەتێک لە لای سەرمەوەیە باشە تقریبا نزیکەی سەعات 3 شەو بوو ئیتر خەبەرم بۆ لە دەوروبەری سەعات 3 شەوە سێرم کرد لە لای سەرمەوانێ ڕووناکیەک هەیە لە لای پشتی سەرمەوە بەس زۆر دیقەتم نەیە نەمزانی ئەو ڕووناکیە چییە مامۆستا سۆران دیقەتم نەیە نەمزانی ئەوە لە لای سەرمەوانێ بەس هەستمە کرد ڕووناکیەکە وەکو شەوقی موبایلێک چونکە کارەبا نەبوو وای اعتیبارم کردوتم لەواتێ مناڵە بچووکەکە بێت هاتبێتە لای سەرمەوانێ و لێیە خەریکی موبایل و شت بێ دوایی خۆم بیرم کردەوەتم بزانم خەریکی چییە بەم شەوە خەریکی موبایلە واللهی مامۆستاکە سەری لای سەری خۆم کرد ڕووناکیەکە نەما یەکسەری نەما ئیتر واللهی مامۆستا هەموو لەشم کەوتە لەرزین ئەو شتێک کە من بینیومە بڕوا بکە یعنی لەواچێکە ئەیژێڕمەوانێ بۆ ئێوە شتێکی زۆر ئاسایی بێت بەس واللهی مامۆستا شتێکی زۆر یعنی هەموو تووکەکانی لەشم بەرز بۆوانێ حەماینێک گرتمی ترسێ گرتمی تا سامە سەر پێ زۆر هینی یعنی نەمەزانی چی بکەم هەموو ناو ژوورەکان گەڕام هاتمەوە شوێنی خۆم ئیتر زۆر ترسام بەڕاستی حەزمە کرد قسە لەگەڵ جەناب تاکەم و بزانم چی بێت ئەو خەوەتە تعبیری خەوەکە ئیسە لە خوای گەورە بەزیابێەوە 4 هەفتەیە نوێژەکە هەموو نوێژەکانی خۆمەکە ئیتر لە خوای گەورە بەزیابێ تەواو هەموو شتێکیشم کۆتایی پێێناوە لە خوا بەزیابێ ئینشاءالله پشت بە خوای گەورە بەتەمام ئەمرەش کەمی ئینشاءالله ئەوانە بەشائیرن لە دنیادا قوربانگیان خۆی پەروەردگار حتمەن خەیری بۆ تۆ ویستووە لە ڕێگەی خەوێکەوە لە خەوی غەفڵەت بە خەبەری هێناویت یعنی ئیلە ئەی تاکەی کاکە تاکەی مەشروبە خۆی تاکەی یعنی خۆت بێهۆشەکەی تاکەی نوێژ ناکەی تاکەی یعنی خۆت بە عەبدی ئەڵڵا نازانی یعنی تاکەی بێفەرمانی خوای گەورەکەی خوای گەورە لە خەوێکی ئاوایە ڕووناکیت بۆ ئەنێرێت لە خەوێکی ئاوایە ئەتبا لە شوێنێکی وەکو مەکەیە باشە شوێنێکی ئاوات پێ پیشانەدا کاکە یعنی تۆش وەرە ئەو ڕووناکیە ببینە کە چەند ساڵە لێت وونە چەند ساڵە لە تاریکیایی چەند ساڵە لە خەمای لە غەفڵەتای لە خەوێکی بێئاگاییایت وەرە خەبەرە قوربان وەرە خەبەرە وەرە ڕیزی موسڵمانانەوە والله عزیزەکەم ئینشاءالله بۆ ئەوەی جەناب و تەواوی خەڵک بزانێت قەسەمەن بالله ئەو ئیمانەی کە خوای گەورە داوای ئەکات بۆ هەر بەندەیەکی لە دڵی هەر بەندەیەکیا بێت
والله أو دڵا ئەوە نەڕۆشنە ئەوە نەخۆشبەختە لە هەر ماڵێکا بێ ئەو ماڵە بێکێشەیە ئەو ماڵە پارچەیەکە کوتلێ یعنی پارچەیەکە لە پارچەکانی بەهەشت ئەو خەڵکە یعنی کاتێک کە ئێسا خەڵک غەمبارە خەڵک بەکێشەیە خەڵک بێتاقەتە والله ئەوەیە دوورە لە خواوە عەزیزەکە دوورە لە خواوە الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب كاكا وربزانا ناوي خوا لسر زمانت بي بينج فرزاني وجكانت كا ببا خزمتكاري أو قرآن ببا خزمتكاري أو إسلام بزانا چەند يضلت آرام بيتو والله إمام صايصة زور ضلم آمنوا وعملوا الصالحات طوبى لهم حسن مآب قربان جيان يعني كيشكي ماوي كيشكي ماوي دورين لخوا ودير دورين لو بياموا من باش بحالي خوم الحمد لله جهالتم نبيني حل منالي ولا ناو ديناهم يعني ششی سەرەتایی بووم خەڵکی ئەو مزگەوتەی پیرایەکان شایەدین بۆدەن پێشنوێژیم بۆ ئەو خەڵکا کرد یعنی الحەمدولیلا جەهالەتم نەبینیوە ناو گوناه و دووکەڵ و یعنی خەڵکی خراپم نەبینیوە الحەمدولیلا بەڵام ئەزانم تاوان قێزەونە ئەوانەی کەوا یێن ئەوانەی کەوا ئەیان بینم ئەوانەی کێشەکانیان یان ئەوانەی کەوا یعنی ئینتیحارەکەن و ژیانی خۆیان کاول ئەەکەن ئەزانم ئەمانە دوورن لە ئیمانەوە دوورن لە خواوە قربان جان أوي جنابت إن شاء الله بشائرك لا بشائركاني الله خواي جورا استقامة وبيو بخشي خواي جورا فيري توحيد وعقيدة ودين داري وبكات خواي جورا ثبات بيو بخشي إن شاء الله أتكاب حاجي وحجي مالي خواي جورش أكيد وأجيبو عمرشو خواي جورا يارمتي داد بلام آقات لي بيت تعلق قلبك بالمسجد ضلت وابستك بمزقوته چونکە یەکێک لەو کەسانی کەوا لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەیە حەشر ئەکرێن لە ڕۆژی قیامەتە قەت بێتاقەتی نایانگرێت رجل معلق قلبه بالمساجد پیاوێکە دڵی هەڵواسی بێ بە مزگەوتەوە دایما دڵی لە مزگەوت بێت نەکەی نوێژی بەیانیان لە ماڵەوە بکەی نەکەی نوێژەکانی ترت لە ماڵەوە بکەی بڕۆ لەگەڵ موسڵمانانە بۆ مزگەوت ماڵی بمبورە خەجاڵەتم خێزانەکەم وەڵاهی مامۆستا ئەمێ نوێژی بەیانیان بچم بەس بەڵام بڕوا بکە خێزان مەترسێ ئەڵێ ناوێرم تۆ بچیتە دەرەوانی و من لە ماڵەوە یعنی لەگەڵ خێزان تا جەماعەتکە باشە قوربانگیان لەگەڵ خێزان تا وەڵام زۆر بە خەجاڵەت ئەزانی لەلای خوای گەورە وەڵاهی هەر هەمویان نوێژەکەن یعنی کچێک و کوڕێکم هەیە ئەوان گەورە کچێکی کەم هەیە بچووکە لە خوای گەورە بەزیابێ خێزانم هەر هەمویان نوێژەکەن یعنی بەس من نوێژم ناکرد ئێستا شکور بۆ خوای گەورە شکور بۆ خوای گەورە لە خوای گەورە بەزیابێ کە من نوێژەکەم زۆر مرتاحم والله مامۆستا قەدەوە نەمرتاحیم بەخۆمە نەبیریوە والله مامۆستا نازانم چەنێ ژیانم خۆشە چەنێ مرتاحم چەنێ لەشم ئارامە چەنێ دڵم پاکە یعنی هیچ شتێک لە دڵمانیە اینجا خوای گەورە پێش ئەوەی کە نوێژیشکەم یعنی داوای هەرچێکم لە خوای گەورە کرد واللهی خوای گەورە ئەیامێ واللهی لە هیچ شتێکم کەم نییە واللهی هەموو شتێکم هەیە بەس ئیتر ئینشەڵڵا خوای گەورە یارمەتیم بات و داوە هیدایەتیشی لێ یەکەم اینجا ئینشەڵڵا مامۆستا بەڕێزەکەم ئەو جەماعەتە و جەنابیشی دوعای هیدایەتم بۆ بکەن خوای گەورە هەرو هیدایەتم لە دڵا بێت و زۆر سوپاسی تۆوەکەم و با لە کاتیشە نەگرم قوربانگیان خوای گەورە بەردەوامی پێ بەخشێت بەخێر هاتی خۆشحاڵ بن قوربانگیان